بێگومان بەڕاستی ئێمە وەکو پێکهاتەیەک وەکو گەلی کلدانی سرێنی ئاشووری وەکو نەتەوە وەکو مەسیحی بە ئاین بەڕاستی زمان و کەلتور و ڕۆشنبیری جەنگ خوێنڕشتن ئەمە بە یەکجای ڕەت ئەەکەینەوە لە هەر شوێنێک بێتن لە هەر کاتێک بێتن چونکە بەڕاستی ئێمە باوەڕمان بە مرۆڤبوون و مرۆڤ دۆستی هەیە ئێمە باوەڕمان بە یەکەوە ژیان هەیە ئێمە باوەڕمان بە لێبوردەی هەیە ئەمەش لە ڕووی یاساوە و هەروەها لە ڕووی ئاین و ئانزاکانەوە ڕێگا نەدراوە بە هیچ شێوەیەک تۆ بیت تعدا لە کەسی سڤیل بکەیت لە ناو خاکی خۆی لە ناو ماڵ و حالی خۆی بێگومان ئێمە هەموو دەستەی وەردانێکی دەرەکی بە هەر بیانوویەک بۆ سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان جا سڤیل بێت یاخود ناسڤیل بێت بە هەر هۆکارێک ڕەت ئەەکەینەوە ئێجا دەوڵەتانی دراوسێ بن یاخود دەوڵەتانی تر چونکە دەبی ئەوان ڕەتچاوی ئەو بکرێن ئەمە دەوڵەتێکە خاوەن سەروەری خۆیەتی خاوەن یاساکانی خۆیەتی ئەتوانین بە ڕێگای دیبلۆماسی کێشەکان گەر هەبێتن لە نێو سنووری دەوڵەتی لە هەرێمی کوردستان یاخود دەوڵەتی عێراق بە شێوەیەکی دیبلۆماسی چارەسەر بکرێتن نەک پەنا ببین بە بەردەم خوێنڕشتن چونکە من پێم وایە خوێنڕشتن هەر خوێن ئەهێنێتن هیچ مەهانەیەک یاخود هیچ بەڵگەیەک نییە نە یاسایی نەخئیان ئاینی یا تاکو ڕێگا بدات بۆ هیچ کەسێک کە بێت و هاوڵاتی سڤیل شەهید بکاتن ئێمە دژی ئەم ڕۆشنبیرین ئێمە دژی ئەم کەلتورین و ئێمە بە باشی نازانین و بەڕاستیش نازانین بەڕاستی مەسەلە ئاینەکان تێکەڵ بە سیاست بکرێتن چونکە گەر دەوڵەتانی دراوسێ جە تورکیا بێت ئێران بێت ئەم هەوڵە بداتن ڕەنگە دەوڵەتەکانی تریش ئەم هەوڵە بقۆزنەوە بۆ خۆیان و تداخل لە ئیش و کار و شکاندنی سەروەری دەوڵەتی ئەوان بکاتن بەڕاستی پێکاتەکان چ ئەزیدی بێتن چ مەسیحی بێتن قوربانی زۆر گەورەیان داوە لەسەر بە سیاستکردنی ئاین یعنی بەرچاومان دیارە و پێش چەند ساڵێک بۆ نمونە 2014 ئێزیدیەکان تووشی پاکتا و تووشی جێنۆسایدێکی زۆر گەورە بوون بەڕاستی چەند سعاتێک نەبووایە مەسیحەکان لە دەشتی نەیونە هاتبانە دەر ئەوانیش هەر تووشی ئەم مەرگە ساتە ئەبوون جا بۆیە ئێمە دەمانەوێت وەکو پێکاتەکان حکوومەتەکان ئێجا حکوومەتی عێراقی بێت لەگەڵ هەرێمی کوردستان یاخود دەوڵەتەکانی دراوسێ هەڵ بدەن کێشەکان لە ڕێگا دیبلۆماسیەکان بە ڕێگا سیاسەکان چارەسەر بکەن نامانەوە ئێمە وەکو پێکاتە باجی ئەو کێشانە بدەین کە لە نێوان حزب و لایەنە سیاسەکانە و داواش لە حزب و لایەنە سیاسەکانی شەکەن بەڕاستی کێشەکانی خۆیان لە دەرەوەی با بڵێن کۆمەڵگای سڤیل چارەسەر بگەن و ڕێگای دیبلۆماسی بگرنە بەر تاکو کەمترین قوربانی لێ بکەوێتەوە بێگومان ئێمەش خۆتەزانی پێکهاتەکان بەگشتی گەربێ سەیری خەریتە عێراق بکەی بە تایبەتی هەرێمی کوردستان گوندەکانی ئێمە وەکو ئاشووری هەموو سەرسنوورن ئەمەش دەگەڕێتەوە بۆ دابەشبوونی ئەم شوێنە کاتێک بەشێک بوو لە دەوڵەتی عوسمانی یاخود بەشێک بووە لە دەوڵەتی فارسی ئەمە وای کردو بەڕاستی گوندەکانی ئێمە ڕۆژ لە دوا ڕۆژ چۆل بکرێن لەبەر ترسی تۆقاندن ترسی پەلاماردان ترسی ئەو کێشانەی نێوان با بڵێن چەند حزبێکی معارەزە چ ئیرانی بێتن یاخود چێ تورکیا بێتن کە لە ناو سنووری هەرێمی کوردستان چاڵاکییان هەیە یاخود بارەگایان هەیە دەوڵەتانی دراوسێ بەم مەرامە بەم هەنجەتە ناوە بە ناوە بردومانی ئەم گوندانەکەن بێگومان ئێمە خاکێکی زۆرمان لە دەستداوە بەداخەوە ئەمە شووا لە ئێمە کاتن کە بێهێوا بین بەڕاستی یعنی کەسێک کە لەسەر گوندی خۆی نەتوانیت بمێنێتن ئەوە بێهێوا ئەبێتن وا لێ بێتن یان پەنا کۆز بکات بۆ ناو شارە خۆتە نەزانن ژیانەکە قورسە زۆربەی هەر زۆری دانیشتوانی گوندەکانی بەداخەوە ئێستا ناچارن کۆز بکەن بۆ دەرەوەی وڵات بەهۆی ئەم کێشە و گیر و گرفتانە